هەمومان نەزانین کە لە باشووری کوردستان یاخود بڵین لە هەر چوار پارچەی کوردستان سانسۆرێکی زۆر قورس هەیە لەسەر بواری سینەما و بواری ئەدەب و بواری ڕۆژنامەنووسی لە هەر شوێنێکە هەر بابەتێکی کوردی بێتە قسەکردن هەموو چاوەکان لەسەرێتی و ڕاگرتن بەمانای ڕاگرتن ڕایەگرن و بواری قسەکردنی شەپێنیان و بواری ڕوونکردنەوە شەپێنیان و ناڵن داوای مافی خۆت کرد لە ڕێگەی فیلمەوە. ئەمە خۆی لە خۆیان لەلایەنێکەوە ئەوە هیچ مەسەلەن قورسە بۆ سینەماکار، قورسە بۆ ئەو کەسانی کە لە بواری سینەمایە ئیشەکەن، چکە دروستکردنی فیلمێک بە هەرسێ مەرحەلەکەیە زەمانێکی زۆر و پارەیەکی زۆر و هیلاکێکی زۆری تێچێ، بەڵام تا کۆچێتە سەر شاشە هیلاکێکی زۆرە، بەڵام خۆشببختیەک لێرەیە ئەوەیە کە دەسەڵات لە سینەما ئاترسێ، مەسەلەن دەوڵەتێکی وەکو تورکیا لە سینەمای کوردی بترسێ، ئەمە خاڵی سەرکەوتنەکەیە بۆ کورد. من گەشتبینم ڕاستە فیلمێک ڕاگیراوە، زەحمەتە قورسە دوڕۆژیکە فیلمی من و تۆ ئەویش ڕاگیرە، بەڵام ئەمە جێگەی خۆشحاڵیە کە دەوڵەتێکی گەورەی وەکو تورکیا کە هەموو دنیا قسەی لەسەرکات و هەموو دنیا لی ئەترسێکە بە چه عاقارێکە بواری سیاسەتی خۆی باە بە بەلای ئەمریکا، بەلای رووسیا، بەلای هەر وڵاتی شکەیە، ئێساکە هاتووە مەسەلەن سانسۆری لەسەر فیلمێکی کوردی کردووە، ئەمە مای دڵخۆشیە، ئەترسن کەواتە جێگەیان لەقا. ئەوەی لەسەر سینەماکارە نەوەستێ. ڕاستە ئێمە زۆر گرنگە سینەمای کوردی لە ناو کوردستانە یەکەم جار پەخشکەین، دوجار ببینە دەرەوە نمایشیکەین، چکە زۆربەی زۆری کورد توانین بڵێ مەسەلەن باشوورە یا پارچەکانی کەیە لە کارەساتی سوورد نەگەیشتووە یاخود بەری نەکەوتووە یاخود نەیبیستووە لەبەرەوەی ئەعلامێک بە تەواوەتی ئیشی لەسەر نەکردووە. ئێستا فیلمێک بەم شێوەیە دێتە قسەکردن و کە بە هەزاران کەس بوونەتە قوربانی هەر لە مناڵ هەر لە ژن، ئەمە جێگەی ترسە. لێرە بەداخەوە ئەبێ یەک شت بڵێم کە تاوان پەرژینێکی قایم بۆ خەڵکی باشووری کوردستان و ئەو منیش خاوەنی شەهیدم و منیش خاوەنی مەسەلەن کەسوکاری زیندانیم، ئەگەڕێنەوە بۆ ڕاپەڕینە مەزنەکەی کە ئێمە هەمومان شانازیمان پێوە کرد و شانازی پێواکەین کە باشووری کوردستان لە ڕاپەڕینە مەزنەکەیە گەلێک ڕاپەڕی و ئازاد بوو، بەڵام بەڕاگررتنی ئەم فیلمە بۆمان دەرکەوت کە هێشتا باشووری کوردستان ئازاد نییە. دەوڵەتێکی کەوتیان چەنەها دەوڵەتی کە چاویان لەسەر و بە کەیفی خۆیان فیلم ڕائگرن یاخود عقاری سیاسی لە کوردستانە ئەگۆڕن، ئەینەن یەک شت یەتە بەرچاوم کە لە مێژووە لە دووەم جەنگی جیهانیە کە نازیەکان فەڕەنسا داگیرەکەن، هەموو فیلمێکی شۆڕژێڕی هەموو فیلمێک کە بزانن وەرگر بینەر ڕاچڵەکێنێ و هەڵوێستەیەکەکە هەموو ئەو فیلمانە قەدەغاکەن. تەنها یەک فیلم لە سەر شاشە لە سینەمایان نمایشەکرێ، ئەویش ئەو فیلمانە کە کۆمیدین کە مەسەڵەن خەڵک بەردەوام خاتە پێکەنین. ئەینەن ئەو وەزعا گوزارێتەوە کاوان لە 1940کانە پێیان تێپەڕین، ئێستاکەش ئێمە ئەینەن شتە پێیان تێپەڕین. سینەماکار تۆزێک کێشەی ئەو وشەیە هەیە، مەسەن کاڵین سینەماکار، کاڵین هونەرمەند، کاڵین ڕۆشنبیر، ئەم قسەیە زۆر قورسە بە هەموو کەس ناوترێ. کاتێک سینەماکارەکە مەسەلەن هەڵوێستێکی هەبێ، تۆ کە هەر کەسێک بەپێی ئیشەکەی خۆی کات، بۆ نمونە بە دوکاندارێک بێنینەوە، دوکاندارێک دوکانەکەی لێ بسەنەوە ناتوانێت بەروبوومی خۆی بفرۆشێ. ئەی تۆ چیرۆکت، ئەی مێژووت، ئەی نواندنت، ئەی بواری دەرهێنانت، ئەی فیلم دروستکردنت، تۆ لە کۆ نمایشەکەی. یەکەم شت خۆش ئێمە یەک تۆزێ بە غەڵەت بە تێگەیشتون لەو بوارە، ئێمە فیلمەکەین تەنیا ئەمانەوەی مەسەلەن بۆ ئەوروپایەکەین، ئەوروپا ڕازیکەین، بەڵام ئەوەی گرنگە بۆ سینەماکاران لە کوردستانەوە دەست پێ بکەن، مەسەلەن بچینەوە بۆ مێژوو کە جوولەکە کە ئەو قەت و عامە ئەو جینۆسایدە گەورەیان بەسەرا هاو دواتر خۆیان کرد بە چیرۆکەکانیان کرد بە فیلمی گەورە لەویا ستۆپیان کرد بە هەموو شتیان وەستان، نیان هێژاریکە جینۆسایدیان بەسەرا بێتەوە، بۆ لەبەرەوەی مەسەلەن جلی تازە ئەو بەسەرهاتانەی بینی کە پێشخۆیان چۆن ژیاون. ئێمەش پێویستمان بەوەیە ئێمە فیلم دروستکەین، ئەبێ یەکەم کەس مەسەلەن ئەو جیلە تازەی کە لە کوردستانە هەیە چ وەرگرە چ بینەرە چ مەسەلەن ئەوانەی کە لە بواری هونەرا کارەکەن کە لە سەرەتایە
ئەبێ بۆ ئەوان کارکەین سەرەتا و هەموو سینەماکارێک ئەبێ هەڵوێستێکی باشی هەبێ چکە ئەمڕۆ حتمما بێدەنگ نەبێ بەرامبەر ئەو ڕێگریانە چکە ئەمڕۆ ئەم فیلمەیە دوو ڕۆژیکە فیلمیشی خۆتە چکە ئێمە وەکو ئەیبینین ئەگەر وا بێ مەسەلەن لەسەر مێژووی کورد قسە نەکەین لەسەر کارەساتی کورد قسە نەکەین لەسەر چی قسە نەکەین ئەی بابەتەکانمان چین هەڵی بژێرین ینی وەکو ئەو دراما تورکیانی کە بەردەوام ئەیبینین باسی بزەنن خیانەتە باسی نازانم کۆمەڵێ مۆزعی تافه و خراپ پێویستمان بۆیە ئێمە مێژووی خۆمان باسکەین مێژووی خۆمان بنووسینەوە مێژووی خۆمان بکەین بە وێنە بخێنە سەر شاشەی سینەما و جگە لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی دەرەوە پێویستە کە هەر چوار پارچەی کوردستان ئاگاداری ئەوە بن و بزان چیمان بەسەرهاتوە چکەیتر کاتی ئەوەیە ئاگاداری مێژووی هەر چوار پارچە بین ئەمەش بە تەنیا بە یەک سینەماکار و دوو سینەماکار ناکرێ بە هەموو سینەماکارەکانی هەر چوار پارچەی کوردستان نەکرێ هیوادارم هەڵوێستیان